بەشەشی زۆری ویلایەتەکان کاتێک دەچێ ناو بازاڕەکانی مارکێتەکانیان ئەو شوێنێکەوە ئارەق و خواردنەوەی کوحولیەکانی لێ دەفرۆشێت جیایان کردیتەوە لە ناوێخ مەسەلەن سەر لە کالیفۆرنیا دەچێت بازاڕەکان خواردنەکەیان جیا کردو یاخود ئالەکەیان جیا کردەوە تێکەڵیان نەکردێ بەڵام لە هەندێک ویلایەت هەر لە ناو مارکێتەکەش ئەو شوێنێکەوە خەڵک بازاری خۆی لێ دەکاتن ئارەقی لێ نییە مەسەلەن ویلایەتی مینەسۆتا ویلایەتی یوتا جێیەکەی جیایە مەسەلەن هەند وۆڵمارت مەسەلەن لە تەنیش وەڵمارتی بازارێکە هەیە یاخود هەر جیای کردیتەوە یان ئیلا ئەوەی کە ئارەقی بوێتن دەستێن دەردەنا ڕێ ئەو کاینتر ڕێیان بێن دەرناکە بەڵام لە کالیفۆرنیا تقریبا تێکەڵا بەڵام نوعا جیایان کردیتەوە بەڵام وەکو هە لە نەفسی بینایە بەڵام لە هەندێک ویلایەت ئەو ویلایەتانی متحەڤیزن وەکو باسم کرد نوعا کۆمارینە یعنی باشترن لە بۆ عایلەی ئەوان هەر جیایان کردو هەر بینایەکەیان جیایە شتێکی زۆر جوانە شعوری خەڵکی ڕادەگرین هەروەها لە سەفرەکان ئەو بەعام لە هەموو ئەمریکا کاتێک کە سەفرە دەکرێت خەڵک دەچیتە دەرێ یاخود لە ناو مەزبەحەکان لەسەر ڕووبارەکان یاخود لە حەدیقەکان ئارە خواردنەوە نییە بەعەلەنیەوە خەڵک هەیە عایلی ها دانیشتێ زەوەشی بگۆڕی ئارەقی ناخواتەوە یەک لەوێنەر ئارەقی دەخواتەوە ئەوە حڕێتی ویژ دەباتن لۆیە ئارەقی بزانێت بەعەلەنی دەخۆیەوە لە دەرێ مەمنوعە شوێنی تایبەت خۆتەیە مشکلەی نیەوەکە بەڵام لە ناو خەڵک ناتوانانی بخۆیەوە بەڵام هەندێک هێشتا هەرچ دەکەن ئارەقی لە ناو قوتی بەپسی دەکاتن دەیخواتەوە ئیترمە ئیشەکە دەخوارد مشکلەکە لە خواردنەوەکەی مشکلەکە لەوێ لە شعوری خەڵکی دەگەڕاگرێ تا ویدیۆشتر هەشار بن